ئەمە ئاوازێکی دوڕیە کە بە شعری خۆمەوە بۆ دەنگ و بۆ گوێچکەی هەموو خەڵکی سۆرانی نووسیوەتەوە و فەنەونەروەندێکی بەڕێزیانەوەی سەر پێشەشەکەی بە کاگڕێبەری کافریای میلەت کە داواکاری خصوصی خۆیەتی سەڵ دووەدەی تەمانەوە کەوتوم لە خەستەخانە دووەدەی تەمانەوە کەوتوم لە خەستەخانە بۆ نایەی تەدیدارم ڕۆحم وا لە کێشانە بۆ نایەی تەدیدارم ڕۆحم وا لە کێشانە وەرە بۆ لای ئاو دڵای زەمانێ بۆی ئەگیریای وەرە بۆ لای ئاو دڵی زەمانێ بۆی ئەگیریای لە نەخەوە عەشقانە خۆتێ دەکیر بە فیدای لە نەخەوە عەشقانە خۆتێ دەکیر بە فیدای چین فیرعەونێ بووکەوە هاتوو لە یەکی کردین چی فیرعەونێ بووکەوە هاتوو لە یەکی کردین لە بیرت بێ ڕۆژانە سەد جار بۆ یەک ئەمردین لە بیرت بێ ڕۆژانە سەد جار بۆ یەک ئەمردین دووەدەی تەمانمەوە کەوتوم لە خەستەخانە دووەدەی تەمانمەوە کەوتوم لە خەستەخانە بۆ نایەی تەدیدارم ڕۆحم وا لە کێشانە بۆ نایەی تەدیدارم ڕۆحم وا لە کێشانە چاوەڕوان بووم بێیتەوە گەرچی ئاخر نەفاسما چاوەڕوان بووم بێیتەوە گەرچی ئاخر نەفاسما دێوی وشکم بۆ تاڕکەی دەستێ بێنی بەدەستما دێوی وشکم بۆ تاڕکەی دەستێ بێنی بەدەستما دەستی لە زۆکم بگیرە بزانە چۆن شێواوم دەستی لە زۆکم بگیرە بزانە چۆن شێواوم دەسەوەرە دیدارم وا دکتۆری زنیداوم دەسەوەرە دیدارم وا دکتۆری زنیداوم دووەدەی تەمانمەوە کەوتوم لە خەستەخانە دووەدەی تەمانمەوە کەوتوم لە خەستەخانە بۆ نایەی تەدیدارم ڕۆحم وا لە کێشانە بۆ نایەی تەدیدارم ڕۆحم وا لە کێشانە
تایبەت پێشکەشە بە کاکە ڕێبەری خاوەنی کافتریای میلەت و هەموو میوانە ئازیزەکان بەبێ جیاوازی کاکە کارەی قڕیم کاکە شابازی قەراقی ئەدوین هەربێت گەر هاتیەوە ببینە ڕوخساری ناوتەواوم گەر هاتیەوە ببینە ڕوخساری ناوتەواوم لە عەشقەکەی تۆ ناچم بە شێوازێک شێواوم لە عەشقەکەی تۆ ناچم بە شێوازێک شێواوم فرمێت لە چاوم بڕا ئێستا نابینێ چاوم فرمێت لە چاوم بڕا ئێستا نابینێ چاوم گەر هاتی گیریان نەکەی لە باتی تۆش گریاوم گەر هاتی گیریان نەکەی لە باتی تۆش گریاوم دواوەدەی تەمانمەوە کەوتوم لە خەستەخانە دواوەدەی تەمانمەوە کەوتوم لە خەستەخانە بۆ نایەی تەدیدارم ڕۆحەم وا لە کێشانە بۆ نایەی تەدیدارم ڕۆحەم وا لە کێشانە ئەوەت بیر بێ هەموو جارێ ئەوەت بیر بێ هەموو جارێ بێک نەژیای بێک نەژیاین بێک نەمانەکرا لە دنیا بەبێ یەک زۆر تەنیان لە زۆر یەک جاری تەنیای ئێمە بڕیارمان وابوو لە یەک نەبین ئێمە بڕیارمان وابوو قەت لە یەک نەبین ئێستا چۆنەوە لە یەک کراین بە دەردی لەیل و مەجنون براین ئەیداد 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 ئەوەم بزانە ئەوە بزانە گەر مەرگ ڕێگەم بە هەر چاوەڕێتەکەم ئەوە بزانە گەر مەرگ ڕێگەم بە هەر چاوەڕێتەکەم حەزەکەم دوا هەناسی ژیانم لە کۆشی تۆ سپار دەکەم لە کۆشی تۆ سپار دەکەم ئەو کات ببینم فرمێسکی حەقیقاوت لە گۆنای شوشەی تۆوە کەوێتە سەر لێوم
خەینا با بمرم دوای تۆی تر نازانم بۆ کوێ لێ ئەیدا دەیم دواوە دەی تەمانمەوە کەوتوم لە خەستەخانە دواوە دەی تەمانمەوە کەوتوم لە خەستەخانە بۆ نایەیتە دیدارم ڕۆحێم وا لە کێشانە بۆ نایەیتە دیدارم ڕۆحێم وا لە کێشانە بۆ نایەیتە دیدارم ڕۆحێم وا لە کێشانە. ئەوش بە خۆشتان